پاشەوەی چەندین شەپۆلی بارانی بەڕەحمەت لەم ساڵدا ڕووی لە هەرێمی کوردستان کرد، زۆرێک لە پۆند و بەنداوەکان لە هەرێمی کوردستاندا سەرڕێژیان کرد و ترسی کەم ئاوی وشکە ساڵی ڕەواندەوە. بەڵام بەهۆی خراپی ڕێگەوبانەکان و بێپلانی حکوومەت چەندین شوێن و ڕێگا و پردیش تووشی زیان بوون و گرفتی زۆریان بۆ هاوڵاتیان دروست کرد. وڵای برا گەورەکەم ئەوەی ڕاستی بێ دووسێ جار پردەکەی قەرچەم ئاو بردێتی پردی بەنداوەکە بەما شێوە غەڵتاسی ئاوەکان کە بڵین دابەشەکەن بەسەر ماڵەکانە لێڵ بوونە و بە عەمەلی خواردنەوە نهاتن نایەن. ئیتر ئەوەس تەقریبەن 3 ڕۆژە بێت 4 ڕۆژە بێت. پردەکەی لەوان ئەوە پردە کۆنەکە با بڵێن ئەوە ڕووخاوە، پردە تازەکەش ئەوەی تازەکە دوورسیان کردووە لە سووچی سایدی دەبەنیخانەوە کە بۆ دەبەنیخانە ڕۆی ئەوە هەرسی کردە و ڕووخاوە مەردەسی لەسەر. وڵات تەقریبەن 20 گوندە بێ 20 گوندە بێ خەڵکی ئەم گوندانە هەمووی ئاژەڵی هەیە و ئیشوکاری و کەسابەتی هەیە و ئەیتر بەڕاستی کار و کاسپیان لەسەرەوەی ئەو پردەیە و کە حیساب بۆ ماوەیەوە هەفتەیە زیاوە 10 ڕۆژە بێ ئەم لاولای پردەکە وردوێتی. ئەرە وەڵا هەموو ساڵی ئەم کێشە و گرفتە دووچاری ئەم بە زمانێک. ئێرە هەموو ساڵێک دیاردەی سروشتی ڕۆیەتیە، وەڵام هیچ ساڵێک وەکو ئەم ساڵ لافاوەکە زۆر نەبووە و شەپۆلەکەی بەهێز نەبووە. ساڵایان دیکە ئێمە تەنها بەس کەپرەکانمان پیس بووە، قڕ و لیتە و داری تێدا، وەڵام ئەم ساڵ بەهۆی ئەوەی کە بەنداوەکە بەردراوەتەوە شەپۆلی بەهێزی بارانیش بووە، لێرە هەردووکی کۆ بووە تۆ زەرێکی زۆری لیامی. ئێستا زەرەرەکانی ئێمە ئەتوانین بڵێن من کۆڕنیشی پێش ئاوەکەم هیچ نەماوە، تاوەری کارەبام نەماوە، سیستەمی ئاوی خواردنەوەی کەپرەکانم نەما، بیرەکان هەمووی پڕ بووەتەوە، چیمەن و شوێنی دانیشتن و کورسی و مەقاڵەی شوێنەکەم هەر هەمووی بردوویەتی. ئەتوانم زەرەرەکەشم بخەم لێنم بە نزیکەی 15 دەفتەر. لە سنووری ئیدارەی گەرمیان زەرەر و زیانەکان کەم نەبوون، تەنها لە سنووری ناحەی باوەنوور چەندین پرد ڕووخان و چەندین کەپری گەشتیاریش تووشی زیان بوون و ژێر ئاو کەوتن. بەڕێوەبەری ناحێکەش بەم شێوەیە باس لە زەرەر و زیانەکانی سنووری ناحەی باوەنوور دەکات. بەرزبوونەوەی ئاستی ئاو هاتنی لافاوەکو شوێنەکانی تر سنووری بەڕێوەبەرایەتی ناحەی ئێمەشی گرتەوە، لەخوا بەزای بێ لە سنووری بەڕێوەبەرایەتی ناحەی ئێمە هیچ زەرەرێکی گیانی نەبووە. ئەوەی کە هەیە زەرەر بە هەندێک پرۆژە گەیشتووە، لەوانە پرۆژە گەشتیارەکانی سنووری بەڕێوەبەرایەتی ناحەیمان زیانی پێگەیشتووە، هەروەها ڕێگاوبانەکان زیاتر لە 2-3 پردمان لە سنووری بەڕێوەبەرایەتی ناحەیماندا زیانی پێگەیشتووە و ئێمە لە لای خۆمانەوە ئەو زیانانەمان ناردووە بۆ سەروی خۆمان لە ڕێگەی قایمقامەتی قەزای کەلارەوە و کار لەسەر ئەوە کراوە. هەر ئەمڕۆ زانیاریمان پێگەیشتکەوە لە نزیکترین کاتدا دەست ئەکرێت بە چاکردنەوەی ئەو زەرەر و زیانانەی کە لەو پردانەدا ڕووەدا و پردی یەکەم کە پردی قڵاتە بزانە و زیانی پێگەیشتووە هەر لە یەکەم ڕۆژی بارانەکەەوە کارکردن تیا دەستی پێکردووە و ئەو پردەکانی تری شەڵا لە نزیکتری کاتە دەستی پێکرێت. زەرەر و زیانەکان لە گەرمیاندا تەنها لە سنووری ناحەی باوەنووردا نییە، لە سەنتەری شارەکانی کفری و کەلار و گوندەکانی سەر بەو شارانە تووشی گرفتی هاتوچۆ بوونەتەوە. ئەمەش کێشەی چەندین ساڵی هاوڵاتیانی سنوورەکەیە. حکوومەتیش تاوەکو ئێستا هیچ پلانێک و چارەسەرێکی بۆ ئەو دۆخە پێ نییە. هارون ڕەشید، کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.